بەڕاستی ئێمە ئەتوانین ئەم کۆرسە من لەلایەن خۆم و ئەم کۆرسەم ناوناوە کۆرسی چالاکردنەوەی ژیان نەک چالاکردنەوەی مێشک، چونکە بەڕاستی ئەوانی کەوا بەشداری ئەکەن لەم کۆرسە تەنها ئەوەندە نییە کەوا مێشک و یادگایان باش بێ، بەڵکو لە هەموو ڕوانگەکانی ژیانەوە گۆڕانکاریان بەسەرادێ. باوەڕی من بەم کۆرسە لە سەرەتادا زۆر قەناعەتم بەشتەکە نەبوو، هیچ شێوازێ نەم ئەتوانی باوەڕ بەوە بکەم کە چۆن کەسێک دەتوانێت لە ماوەی 3 خولەکە لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکات. دوای ئەوەی کەوا خۆم لە کۆرسەکە بەشداریم کرد و ئەو ڕاهێنان و تەکنیکانی کەوا مامۆستاکان فێریان کردنی بە چای خۆم بینیم، قەناعەتم دەربارەی شتەکە گۆڕا و ئێستا قەناعەتم وایە بەڵێ ئینسان ئەتوانێت نەک لە ماوەی 3 خولەک بەڵکو کەمتر لە 3 خولەکیش لاپەڕەیەکی قورئانی پیرۆز یاخود لاپەڕەیەک لە هەر کتێبێکی تر بیهەوێ ئەتوانێت لەبەری بکات. من لە پێشترە ئاستی لەبەرکردنم زۆر بەو شێوازە باش نەبوو. لە سەرەتادا مامۆستاکان تێستێکی ئێمەیان کرد کە تێستێکی 4 سەعاتیان بۆ داناین، لە ماوەی ئەم 4 سەعاتە ئێمە بتوانین چەندێک لەبەرکەین. من لە ماوەی 4 سەعاتەکە تەنها توانیم 3 لاپەڕە قورئانی پیرۆز لەبەر بکەم. لە ئێستادا من ئەتوانم لە ماوەی 3 خولەکە الحەمدولله لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە بینینی، و لە ماوەی 5 خولەکە ئەتوانم لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە بیستنی بە ئیتقانی 100%. لە ئێستادا الحەمدولله لە ماوەی 1 خولەکە ئەتوانم 38 بۆ 40 دانە ژمارە لەبەر بکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. بران خوشکانی بەڕێزم، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتاندا. من ناوم زانا ساڵح شەریفە و خەڵکی شارۆچکەی پێنجوێنم و ئیمام و خەتیبم لە مزگەوتی ئەبوبەکری سیدیق، و هەروەها یەکێکم لە بەشداروانی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگە لە ستافی ئاوەد ئەکادیمی. هۆکاری بەشداریکردنم لەم کۆرسەدا هەروەکو هەر یەکێک لە بەشداربوانی ترکەوە چۆن هەوڵی داوە مێشک و یادگە و تەرکیزی خۆی باشکە، هۆکاری بەشداریکردنی منیش بۆ ئەو بۆکەوا بتوانم مێشک و تەرکیز و یادگەی خۆم باشتر بکەم لە چا ئەوەی کەوا پێشووترا هەم بووە. و باوەڕی من بەم کۆرسە لە سەرەتادا زۆر قەناعەتم بەشتەکە نەبوو، بە تایبەتی ساڵانێک لەمەوە پێش کاتێک فیدباکی بەشداربوانم ئەبینی کەسانێک باسیێوایانە کرد کە لە 5 خولەکە ئەتوانن لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەن یاخود لە 3 خولەکە لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەن. من بە هیچ شێوازێ نەم ئەتوانی باوەڕ بەوە بکەم کە چۆن کەسێک ئەتوانێت لە ماوەی 3 خولەکە لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکە. من هەمیشە بەخۆمەوە باشە کەسێک کەوا بیەوێت لاپەڕێکی قورئان بەس بیخوێنێتەوە، ئەگەر بیەوێ بە جوانی بیخوێنێتەوە 2 دقەی ئەوێ کەوابوو چۆن کەسێک ئەتوانێت لە ماوەی 3 خولەکە بتوانێت لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکە. بەڵام لە دوای ئەوەی کەوا خۆم لە کۆرسەکە بەشداریم کرد و ئەو ڕاهێنان و تەکنیکانی کەوا مامۆستاکان فێریان کردنی و بە چای خۆم بینیم، قەناعەتم دەربارەی شتەکە گۆڕا و ئێستا قەناعەتم وایە بەڵێ ئینسان ئەتوانێت نەک لە ماوەی 3 خولەک بەڵکو کەمتر لە 3 خولەکیش لاپەڕەیەکی قورئانی پیرۆز یاخود لاپەڕەیەک لە هەر کتێبێکی تر بیهەوێ ئەتوانێت لەبەری بکات. من لە پێشترە ئاستی لەبەرکردنم زۆر بەو شێوازە باش نەبوو. لە سەرەتادا مامۆستاکان تێستێکی ئێمەیان کرد کە تێستێکی 4 سەعاتیان بۆ داناین، لە ماوەی ئەم 4 سەعاتە ئێمە بتوانین چەندێک لەبەرکەین. من لە ماوەی 4 سەعاتەکە تەنها توانیم 3 لاپەڕە قورئانی پیرۆز لەبەر بکەم و بە ئیتقانی 100% شۆنەم ئەتوانی لەبەری بکەم، و دوای ماوەیەکیش لە لەبەرکردنەکە لە بیرم چووەوە. بۆیە لەبەرکردنم لە پێشترە یاخود بیرچوونەوەم زۆر بوو. بەڵام لە دوای ئەوەی کەوا بەشداری ئەم کۆرسەم کرد الحەمدولله شتەکان زۆر گۆڕاوە. لە ئێستادا من ئەتوانم لە ماوەی 3 خولەکە الحەمدولله لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە بینینی، و لە ماوەی 5 خولەکە ئەتوانم لاپەڕێکی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە بیستنی بە ئیتقانی 100%. و لە سەرەتادا تێستێکی ئەمەیان کرد کە لە ماوەی 3 خولەکە ئەتوانین چەند ژمارە لەبەرکەین. من لە ماوەی 3 خولەکەکە تەنها توانیم 20 دانە ژمارە لەبەرکەم، بەڵام لە ئێستادا الحەمدولله لە ماوەی 1 خولەکە ئەتوانم 38 بۆ 40 دانە ژمارە لەبەر بکەم. و سەبارەت بەو ڕاهێنانانی کەوا مامۆستاکان بۆیان داناین الحەمدولله زۆرێک لە ڕاهێنانەکان سوودی تایبەتی خۆیان هەبووە، و ئەو ڕاهێنانانی کەوا من بە تایبەتی سوودم لێ بینیوە سەرەکیترینیان لە لای من بریتی بۆ لە سیستەمی سەرەکی. بەڕاستی ئەتوانین بڵێن سیستەمی سەرەکی بۆ خۆی موعجیزەیەکە کەوا ئەتوانێت مێشک و یادگە و تەرکیزی ئینسان باش بکە و لەبەرکردنی باش بکە و لە بیرچوونەوەی کەمتر بکاتەوە بە چا ئەوەی کەوا پێشتر هەی بووە. من لەم ڕاهێنانی سیستەمی سەرەکیە زۆر سوودم بینیوە، و هەروەها لە فلاش کاردەکان سوودم بینیوە، و لەو تەکنیکانی کەوا پەیوەستکردنی شتەکانە بە جەستەوە یاخود بە شوێن و جێگاکانەوە الحەمدولله لەوانیش توانیمە سوود ببینم. و بەڕاستی ئێمە ئەتوانین ئەم کۆرسە من لەلایەن خۆم و ئەم کۆرسەم ناوناوە
کۆرسی چالاکردنەوەی ژیان نەک چالاکردنەوەی مێشک. چونکە بەڕاستی ئەوانی کەوا بەشداری ئەکەن لەم کۆرسە تەنها ئەوەندە نییە کەوا مێشک و یادگایان باش بێ، بەڵکو لە هەموو ڕوانگەکانی ژیانەوە گۆڕانکاریان بەسەرادێ. من خۆم یەکێک بووم لەو کەسانی کەوا لە پێشترە ئەتوانم بڵێم خەوم زۆر خراپ بوو، بە تایبەتی خەوم لە شەوانە زۆر کەم بوو. ئەلحەمدولیلا لە دوای بەشداریکردنم لەم خولا خەوم ڕێک بۆتەوە و ئێستا لە کاتی خۆیان ئەخەوم و لە کاتی خۆیان هەڵ ئەسم سیستەمی خەوم ڕێک بۆتەوە و سیستەمی خواردنم ڕێک بۆتەوە کە پێشتر بەبێ گوێدانە ئەوەی هەروەکو خەڵکانێکی تر وەکو عامی خەڵک بەبێ ئەوەی کەوا گوێ بدەینە چ خواردنێک باشە یاخود چ خواردنێک خراپە. ئەلحەمدولیلا لەو ڕۆ من ئیسفادەیەکی زۆرم کردووە، وازم لەو خواردنانە هێناوە کە بەڕاستی زیان بەخشە، بە تایبەتی وازم لە شەکر هێناوە و هەر شتێکی شەکری تێ بکرێ و شەکری دەستکرد وازم لێ هێناوە و ئەو شتانشم تەرک کردووە و هەروەها دوورکەوتومەتەوە لەو ڕۆنانی کەوا خراپە و هەروەها لە خوێی کەوا عامی خەڵک بەکاری ئێنێت و دوورکەوتنەوە لە مریشک و کۆمەڵی خواردنی تر کەوا لەو خواردنانەی زیان بە تەندروستی ئینسان و زیان بە مێشک و یادگەی ئینسان ئەگەیەنێ و هەروەها خۆم داوەتە ئەلحەمدولیلا کۆمەڵی خواردنی باش لەو خواردنانی کەوا مێشک و یادگە و تەرکیزی ئینسان باش ئەکات. وسەبارەت بەو مامۆستا بەڕێزانی کەوا لەگەڵمانە بوون، یا ڕەبی خۆی پەروەردگار جەزای خێریان باتوە. ئەلحەمدولیلا هەتاوەکو بڵێ ستافێکی ڕێک و پێکن، هەتاوەکو بڵێ ستافێکی بەڕێز و مامۆستایانێکی خواناس و دیندار و ڕێک و پێک کە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵین وەکو خێزانێک کە ئەم ماوەی سێمانگە پێکەوە کارمان کردووە و زۆر بەڕێز بوون لەگەڵمانە و زۆر یارمەتیان داوین و لە ڕاهێنانەکانە لە هەر شوێنێکە لە هەر جێگەیەکە گرفتێکمان بۆ دروست بوو بێ ئەو مامۆستایانە یارمەتیان داوین. خۆی پەروەردگار جەزایان باتۆ، بە تایبەتی مامۆستا عەتای بەڕێز کەوا زۆر لەگەڵمانە ماندوو بووە و پاشان مامۆستا ئاواد و مامۆستا سەدیق و مامۆستا محەممەد سالار و مامۆستا بەسۆز و تەواوی ئەو برا خوشکە و بەڕێزانی تر و ئەو مامۆستایانی تریشکەوە لەوێ یارمەتی ئێمان داوە. بەڕاستی ئەتوانین بڵین ستافێکی نمونەیین، خۆی پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە. و هەروەها پەیامیشم بۆ ئەو خوشک و برا بەڕێزانی کەوا لەگەڵ ئێمە بەشداریان کردووە لە گروپی 25 پەیام ئەوەیە ئەگەر تاوەکو ئێستا نەگەشتون بۆ ئاستەیکەوە خۆتان ئەتانەوێ دڵنیا بن هیچ شتێک نییە کەوا بەڕاهێنان چاک نەبێ، هیچ شتێک نییە کەوا بەڕاهێنان گۆڕانکاری بەسەر تۆیان هێنێ. بۆیە سارد مەبەرەوە ئەگەر چی تا ئێستا نەگەشتووی بۆ ئاستەیکەوە خۆت ئەتەوێ، ئەگەر چی نەگەشتووی بۆ ئاستەیکەوە ستافەکە داوای ئەەکەن لە ئێمە، سارد مەبەرەوە لە ڕاهێنانەکان بێتاقەت مەبە، بەردەوام بە دڵنیا بە ئەگەی بەو ئاستەیکەوە خۆت ئەتەوێ و ئەگەی بەو مێشک و یادگەیکەوە خۆت ئەتەوێ. و هەروەها پەیامیشم بۆ خەڵکی ئەوەیە، بۆ ئەو برا خوشکە بەڕێزانە، بۆ ئەو تەنانەت بۆ مامۆستایانی ئاینی، بۆ ئەو کەسانی کەوا تالیب العیلمن، بۆ فەقێکان، بۆ خانەقا و مەدرسەکان، بۆ هەر شوێنێکەوە تالیب العیلمی تایە، داواکارم کە هەر یەکێ لەلایەن خۆیەوە هەوڵ بدا بەشداری بکات لەم گروپەیە، هەوڵ بدا بەشداری بکات لە ستافی ئاواد ئەکادیمی لە کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگە. بەڕاستی ئەتوانم بڵێم کۆرسێکە بۆ هەر هەمومان، جێگەی ئەوەیە کەوا سوودی لێ ببینین، کەوا قازانجی لێ بکەین، بە تایبەتی بۆ کەسانی کەوا تالیب العیلمن، بە تایبەتی بۆ کەسانی کەوا ئەیانەوێ قورئانی پیرۆز لەبەر بکەن و لەبەرکردنێکی وا بێت، تەنانەت بە ژمارە و بە لاپەڕە و بەبێ ئەوەی کەوا بیریان شێتەوە دڵنیا بن بەشداریکردن لەم کۆرسە ئەتوانن ئەمانە بەدەست بهێنن. و ئەوەشی کەوا باس ئەکرێ خەڵکێک باز لە پارەکەی ئەکا، دڵنیا بن برایان خوشکانی بەڕێزم، واللهی ئەوەی کەوا لەم کۆرسە فێری ئەبیت تاقە دەرسێکەوە ئەو مامۆستا بەڕێزانە ئیفەرمونەوە لەو پارەیە نرخی زیاترێکە کەوا تۆ ئیبەخشیت. یعنی ئەگەر قەرزت کردووە بڕۆ ئەو پارەیە بێنە و لەو کۆرسا بەشداری بکە کە پەشیمان نابی تۆ لێی. بەڕاستی کۆرسی چالاکردنەوەی ژیانە، بۆیە بە ئەوە نەکەینە گرفت لە لای خۆمان باسی سیعر بکەیت. تەنها ڕاهێنانێت، تەنها تەکنیکێک کە هەبێت ئەگەر سیستەمی سەرەکی بێ، ئەو پارەی کەوا دانراوە تەنها بە سیستەمی سەرەکی بدرێ، هێشتا ئەڵین پارەکە کەم و سیستەمی سەرەکیەکە کە چەندێ لە مێشکی ئینسان ئەباتە پێشەوە چەندێ یادەوەری ئینسان باش ئەکا، هێشتا ئەڵین پارەکە کەمە. بۆیە دوودڵ مەبن، بەشداریکەن لەم کۆرسا، ئەگەن بۆ ئاواتانی کەوا مەبەستانە، ئەگەن بۆ ئامانجانی کەوا مەبەستانە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.